بەڵام بەڕێزانە کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتتان پێشکەش دەکەم بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافێت لە داهات و خەرجەکان وەروەها لابردنی موچە ناپێویستەکان وەکەوەی کە لە زمانە عامەکە و لە زمانی خەڵکیدا پێدەوتێت فەرمانبەری مندیوارێکێک بوو لە هەوڵەکانی حکومت لە کارنامەی کابینەی نوێیان بەپێی ئەو باداداچوونەی کە وەکو ڕۆژنامەنووسێک کوردمە لەم بابەتەدا دەرکەوتووە لە کۆی مەلەفی خانشینی ئەگەر بە نمونە وەربگین لە کۆی 1900 کەس کە بە پلەی خانشینی باڵا خانشین کراون لەمانە 1480 کەس یەکلا کراوەتەوە دۆسیەکانیان لەم ژمارەیە 703 کەسیان بە فعلی وەزیر یا خۆت بەڕێوەبەری گشتی بنواتە ئەمانە دۆسیەکان هیچ کێشێکی تێدا نەبوو ئەوەی کە وەکو موچەی خانشی بۆیان کراوە حەقی یاسایی و شەرعی خۆیان بۆ بەڵام بەشێکی دیکان کە بەپێی ئامارەکە لە لای منە 715 دیکان هیچ ئەوڵێتێکی فەرمیان نەبوواتە ڕۆژێک لە ڕۆژان نە بەڕێوەبەری گشتی نەبەریکار نەڕاوێشکار بوون بەڵکو بە واستەی حیزبی یاخود شخصی کراون بە خانشینی پلە باڵا بۆیە بەپێی ئەو بادواداچوونانی کە هەر لەم بابەتە دەرکەوتووە ئەو پارەی کە مانگانە بوو ئەم چینە تەرخان کراوە زیاتر لە 4 میلیارد دیناری مانگانە بووە و ئەو پارەیشی لە دوای ئەم چاکسازی بۆ حکومەت دەگەڕێتەوە مانگانە 2 میلیارد و ساڵەکە دەکاتە 24 میلیارد دینار. من میوانەکەم ئەندامی لیژنەی ناوخۆ ئەندامی لیژنەی پێشمەرگەی لە پەرلەمانی کوردستان حتمما بسەری دیکەشم لەبێ لەسەر بابەتی ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و چاکسازانی کە لەم بابەتەدا کراوە ئایا فعلا چاکسازی کراوە یاخود هەر ئەوەی کە لە ئێلان باز دەکرێت هیچ خاڵێک لەم بابەتە جێبەجێ نەکراوە. بابەتی قۆناغی سێمی راپۆرتی چاکسازی کە بڕیار لەم مانگەدا ڕەوانەی پەرلەمان کرێت لە ئەنجومەنی وەزیرانەوە بەشێکی دیکەی گفتوگۆم دەبێت لەگەڵ بەڕێز کاک سعید هەرکی جێگی لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کوردستان. کاک سعید سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت. زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر مەمنون. کاک سعید لە کۆی ئەوەی کە باسم کرد لە پێشەکێکە حتمما یەکێک لە خاڵە گرنگەکان کە بەشایەتی خەڵک و هاوڵاتی و تەنانەت خۆشتان بابەتی چاکسازی بوو لە کابینەی نوێم وەکو لیژنەی دەستپاکی ڕەنگە ئێوە لە هەر کەسێکی دیکە زیاتر ئاگاداری ئەم بابەتە بن ئەوەی تا ئێستا کراوە هەوڵێکی باش بۆ بنەبڕکردنی گەندەڵی کۆمەڵێک پرۆژە یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچووە بەڵام لە هەمووی گرنگتر دەتوانم لە دوای پرۆژەی یاسای سەرۆکایەتی هەرێم پرۆژەی چاکسازی بووە. پرۆژەی چاکسازی ئەگە لە بانگشەی هەڵبژاردنەکانی پێشی خۆری پەرلەمانی ئێستا هەموو لایەنە سیاسیەکان کردبیانە دروشم بەڕاستی بەڵام فراکسیۆنی ئێمە هەم وەکو دروشمی هەڵبژاردن هەم وەکو کردارێک لە ناو پەرلەماندا ئەو پرۆژە ئیش لەسەر کرا دەتوانم بڵێم یەکێکە لە پرۆژە هەرە باشەکانی پەرلەمانی کوردستان چونکە هەست کرا بوو لە هەموو لایەنەکان بە تایبەتی پارتیش هەستی بەوەی کردبوو کە گەندەڵی هەیە بۆ لە ناو حکومەتدا هەیە بۆ ئەوەی کە تو بتەوێ بەرەنگاری گەندەڵی ببیەوە دەبێ بەڕێکاری یاسایی ڕوبەڕووی گەندەڵی بێەوە بۆیە ئەو پرۆژە بە پرۆژەیەکی باش و گونجاو دەزانی. ئەم پرۆژەیە ڕێڕەوی ڕاستی خۆی وەرگرت توانی ڕێژەی گەندەڵی کە بکاتەوە بۆ نمونە ئەو نمونانی کە وەکو لیژنەی دەستپاکی حتمما دوورنزیک ئاگاداری چی کراوە تا ئێستا؟ دەزانی چۆنە گەندەڵی شتێک نییە سابت بێ باشە بۆ ئەوی پێت بڵێم گەندەلی لە فلان شوێن هەیە و لە چی کۆتایی پێدەنی و خڵاو گەندەلی ئەوەی کە لە پرۆژە یاساکە دەهاتووە بۆ ئەو گەندەلیانەیە کە وەختی خۆی کراون باشە بەڵام ئەوەی ئایندە هێشتا تو نازانی بەڵام ئەوەی کە بۆ ڕابردوو ئەو پرۆژە یاسا بەڕاستی پرۆژە یاسایەکە دەتوانم پێ بڵێم ئامانجی خۆی پێکایە سەرۆکی حکومەت و کابینەی نوێمی حکومەتی یاریمی کوردستان زۆر جددیە لەسەر جێبەجێکردنەکەی کەواتە هەدەفەکەی خۆی پێکایە. باشە بارم بۆ نمونە ئەگەر مەلەفەکان یەکێک بین لەسەری ڕوونکردنەوەی زیاتر بین لە بابەتی ڕێخستنەوەی میلاکاتی گشتی ئەوەی کە پەیوەندی بە فەرمانبەرانی دەوڵەتەوە هەیە یەکێک بولۆ بابەتانەی کە حکومەت و وەزارەتی دارایی بەجددی لەسەر بابەتە ئیشان کرد ئێستا ینی بۆتان ڕوون بۆتەوە لەوە دڵنیا بوون کە هیچ فەرمانبەرێک لە حکومەتی هەرێم بەنا یاسای موچەوە ناگرێت یعنی یاسای چاکسازی توانی ئەمە بنە بڕکات هێشتا هەموو شتێک کۆتایی پێ نهاتووە هێشتا ئەوەی کە کراوە لایەنی کە ئەوەی کە ئێستا حکومەت دەستی داوێتێ بەڕاستی جێبەجێکردنی ناوەڕۆکی پرۆژەکەیە بەڵام ئەوە وەکو ئەوە دەڵێن هەنگاو بە هەنگاو دەکرێتنەوە لە کتوپڕێکدا ناکرێتن دەبێ وەختی دەوێتن بەڵام ئەوەی کە ئێستا کراوە موچەی نایاسایی نیە بۆ نمونە ئێستا بەپێی بەدوادەچوونەکانی ئێمە لەگەڵ حکومەت تەماشامان کردیە لە مەسلەی موچەی دوو موچە و سێ موچە 11,000 کەس ئاشکرا بووە کە دوو موچە و سێ موچە سە موچەکانیان ڕاگیرەیە ئەمە نیشانەی ئەوەیە کە هەنگاوی حکومەت جددیە لەسەر ئەو مەوضوعی ینی 22,000 موچە هەیە دوو موچەیە ینی 11 کەس دوو موچە وەردەگرێتن هەردوو موچەکەش ناشەرعی هەردووی ڕاگیرایە
حکومات ئەو ئاسانکاری بۆ ئەو فەرمانبەرەی کردیە وەرە کامیان هەڵدەبژێری هەیە هەر نەچووە تا ئێستا هەشە ڕەنگە بچێت یەکێکی اختیار بکاتن ئەمە جارێ لە ڕووی مەسلەی پیان دەگوترا بندیوار موظفی فەرمانبەری بندیوار ئەمە هەنگاوێکی ڕاستی دڵخۆشکەرە و دەتوانم بڵێم هەنگاوی تریشی بەدوودادێت تاکسایت بۆ نمونە ئەوەی کە ئەو 11 کە دوو موچە بوون یعنی لە دوو شوێن داوامی کردو یاخود بۆ نمونە هەبووە خۆی فەرمانبەر بۆ لە لایەکی دیکەشەوە بۆن وە زیندانی سیاسی یاخود کەمەندان بوو تێکەڵە هەمووی تێدایە هەیە بندیوارە هەیە لە دوو شوێن بووە جارێک بە وەزیری داراییمان ئەو گوتمان دوو موچە و سێ موچەیە لە حکوومەت بە 50 دەستی گوتی دەیە هەیە دە موچەی هەیە یعنی ئەوەشی تێدایە کرایە کابرا هەیە بەعقد موظفی حکوومەت بووە هەیە لە 2000 بووە هەیە لە زیندانی سیاسی بووە هەیە وارسی شەهید بووە یعنی ئەنواعی تێدا هەیە کەواتە فلتەرەکەەوەندە بەقوتە لە یاسای چاکسازی کە هیچ مەلەفێتی نەپڕێ بەسەری دەربازبوون نییە لە دوای ئەواشکە و کۆدەی فەرمانبەر کە خەریکە ئێستا تەواو بووە 460 هەندە هزارە دروست کراوە ئەمە ئەستان ڕێگریەکی زۆر بەقوتە بۆەوەی ئەو شتە دەرباز نەبێت بابەتی ڕێخستنەوەی دەرماڵەکانێکی گوڵانی کە کاردانەوەی زۆری لەکەوتەوە بۆ نمونەوەی کە تا ئێستا کراوە لەم بابەتە ڕێخستنەوەی دەرماڵە بووە یاخود بڕینی ئەوانە بووە کە دەرماڵی نایاسایی و غێرە نایاساییان هەبووە ینی فەرمانبەرانی هەرێم نەترسن لەوەی کە بۆن ئەگەر دەرماڵێکی جوگرافی هەبێت لە شوێنە بۆ دەچێت بۆ شوێنێکی دیکە بۆ داوامەکەی کە ئەمە پێم وابێ حەقێکی شەرعی خۆیەتی ئەمە خۆی دەمێنێتەوە ینی بۆ فەرمانبەرە ئێستا بەپێی ئاخی بەدووادا چونمان لەگەڵ سکرتارەتی جێبەجێکردنی پرۆژەی چاکسازی مەسلەی ڕێخستن و پاکردنەوەی مەلەفی فەرمانبەران لە مەسلەی دەرماڵە ئەوانە کۆتایی پێهاتێت تەواو بووە هەر دەرماڵەیەک بە پێی تعلیماتیان بە پێی یاسە سەرفکرا بێتن دەستکاری ناکرێت تعلیماتەکە چۆنە تعلیمات لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچوو بێت لە مەلەفی خانەنشینیەکێک بوو لەوانەیە کە ئێوە ینی ئیشی لەسەر کرا ئەوەی تا ئێستا کراوە پێم وابێت ینی پلە باڵەکان کۆتایی بێتەوە پرۆسەیە ئەوانەی کە موچەکانیان بڕاوە ئەمە تەنها بڕینەوەیکی دیکە یاسای چاکسازی هیچ ئیجرعاتێکی یاسایی بۆ ئەمانە داناوە بۆ نمونە دوای بڕینی موچەکەیان دەبێ لایەنێکم ئەوەی کە بە ناشەعی وەریگرتووە بیگەڕێنەوە یاخود دەدێ بە دادگە ئەم کەسە چۆنی ڕێوشێنەکە جارێم پێشەگی ئەمە دوو جۆری پڵە باڵەمانەیە پڵە باڵەیەک لە ڕووی ئیداری و مەدەنیەوە پڵە باڵایەکی سەربازیشمانەیە ئەوەی کە پڵە باڵای مەدەنی ئەوەیە ئەمە ئیشارتمان پێدا جەنابشت ئیشارەت پێدا کە 1970 لەو 1970 470 ئەندامی پەرلەمانن خانەنشین کراون 1430 لە وەزیر و بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارەکان طبعی ئەوانە 705 مشکلیان نییە و وەزیفەی خۆیان هەبوو وەزیر بوونە وەکیل وەزیر بوونە بەڕێوەبەری گشتی بوونە خانەنشین کراون ئەمە دوو جۆرە ئیجرعات دەکرێتن لێرە بەپێی ئەو پرۆژەیە یەکیان بۆ نمونە وەزیر بە شێوەیە خانەنشین کراوە بۆ نمونە لە 180 بەڵام ئێستا دێتە خوارێ بەپێی ئەو پرۆژە یاسایە دێتە خوارێ ڕەنگە بۆ نمونە لە 160 لە 160ەکەی لەسەر کۆی گشتی موچە و دەرمالەکەی کە کاتی خۆی وەردەگرت ئەوە ئەگەر وەزیرێکی ڕسمی بێتن یان بریکارێکی ڕسمی بێتن ئەمە لە فەکەی کێشێکی یاسایی هیچ کێشێکی لەوەش بۆ نمونە 6 ملیۆنی وەردەگرت ئێستا لەوانە بێتەوە سەر 5 میلیۆن 4 میلیۆنی و 6وە یعنی لەوەش داهاتێک دەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکومەت ئەوەی دووەمیان ئەوانە نەکە بە ئەو پلەیان نییە بۆ نمونە وەزیر نەبوونە بەڕێوەبەری گشتی نەبوونە ئەوەیان بە یەکجاری دێر دەبدرێتن بەڵام بە پێی ڕێنمایەکی حکومات کە پێ دەڵێن بڕیاری 76 هەر یەکێک لەوانە وەختی خۆی پێشی 5 سەی نوهاتوویە کە پێشمەرگێ بێت و لە شاخ بێتە مانگانە شایستێکی داراییان بۆ دەبدرێتەوە بەڵام ئەو بڕیارە نییە کە تۆی وەرگرتیە و بیهینتەوە و ئەوانە نیانێ لێرەوە ستۆپ دەکرێتە ڕادەژێت ئەم یاسای چاکسازیە بەرکار دەبێت بۆ داهاتوش بۆ نمونە هەموو ئەو پەرلەمانتارانی کە ئێستا لە ئەرکدان ئەوانش بە هەمان یاسا بە هەمان یاسا چۆن ئەسەرڕازی هەیە و ئایندەشی هەیە باشە بابەتێکی دیکە کە گفتوگۆی زۆری لێکەوت و بابەتی چاکسازی بوو لە نێو هێزەکانی پێشمەرگە ئەمە لە فەبەکە گەیشتەوە بۆ نمونە ئەوەی کە تا ئێستا کراوە پێم وایە وەرەقێکی 35 خاڵی هەبوو بۆم بابەتە ئەگەر ڕاشکاوانەی عنی گفتوگۆ بکەین ئەو 35 خاڵی کە وەکو چاکسازی
ڕاگەیەندا لەم وەزارەتە تا ئێستا چەندی جێبەجێکراوە؟ ئەمە هەمووەکو لیژنەی پێشمەرگە کە ئەندامی لیژنەی پێشمەرگەم هەمووەکو لیژنەی چاکسازیش لیژنەی نەزاها ئێمە بە دەوڵەتچوونێکی وردمان لەسەرەوە بابەتانە کردیە بزات لە وەزارەتی پێشمەرگە. ئەمە دەتوانم پێت بڵێم لە ناو خودی وەزارەتدا خودی وەزارەت لەوانەیە ئەشکالمان نەبێتن. بۆ نمونە مەسەلەی خانەنشین 2424 خانەنشین لە وەزارەتی پێشمەرگە هەیە. تەمان کێس و فایلی ئەو 2424 ڕەوانەی خانەنشینی گشتی کرا. بەڵام کێشە هەرە گەورەکە یەکەی هەشتا و هەفتە. کێشەکە چییە؟ کێشەکە هەم بۆ ئەوەی بێتەوە ژێر دەبێت هەنگاوی یەکەم خۆی ڕێکخستنەوە باشتر لە یەخستنەوەی. جارێ ئەوەلین شت دەبێت ئەمانە ڕێک بخرێت. ئەوانە ڕێک نەخراون هەردووچان هەم یەکی هەشتام یەکی هەفتە. ئەگەر لە بیرتان بێتن ماوەی پێش ئێستا گوتیان هێزی پشتیوانی 1 و 2 دێتەوە سەر وەزارەتی پێشمەرگە. تەوانەوە شتێکی دڵخۆشکرا بەڵام هەتا ئێستا نەکراوە بۆ نەکراوە چونکە ئەوانە دەبێت خۆیان بگونجێنن بە پێی ڕێنمایی و یاساکانی وەزارەتی پێشمەرگە. وەڵامەکانی بیر نەچێتەوە بۆ نمونە لە دەروی وەزارەتی پێشمەرگە چەند هێزەیە کە بۆ نمونە زۆر هێزەیە بەژمارە یەکەی هەشتا هەیە یەکەی هەفتە هەیە یەکەی پشتیوانی هەیە پشتیوانی یەکەیە پشتیوانی دوو هەیە. زمی ئەوانە زێرەوانی هەیە و بەرگری ملی هەیە ئەوانە بە حساب لەسەرێکەوە لە ژێر چەتری وەزارەتی ناوخۆنە موچە و ئیمتیازاتەکانیان وەکی تر لە ڕووی تعلیماتەوە لە ژێر وەزارەتی چەتری وەزارەتی پێشمەرگەنە. بەڵام ئەوانە پێمان خۆش و پێمان ناخۆشە دووشان دوو هێزی حزبینە هێزی حکومینینە. تەبیعی بۆ ئەو مەبەستە هەرچەندە وەزارەتی پێشمەرگە هەنگاوی باشی ئەوشتێ کۆمەڵێک دیجانی پێکینەوە پێنج دیژنەی پێکێنەوە دیژنەی باڵاشی پێکینەوە لە ناو وەزارەتدا بەڵام وەکو پێویست هەنگاوەکان وەکو پێویست نەهۆژراینە. باشە کاکسای بۆ نمونە خۆ ئەگەر لەم مەلەفات دەمی هەر لایەنێکی سیاسی بکەیتەوە هەمیان ئەڵێن کۆکن لەسەر بابەتی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و چاکسازی لەم سێکتەرە بەڵام لە ئەمری واقع شتێکی دیکە دەمینی عنی خەلەکە چیە بەدیاریکراوی ئەما وەکو لیژنەی پێشمەرگە سەردانی هەموو یەکەکانمان کردیە. باشە هەوەکو جەناب دگوتنی هەر لەگە فەرماندەکانیان دانیشتینە دەڵێ کاکە هیواتی ئێمە ئەوەیە یەک بخرێنەوە لە نەتیجە نیە. ئەمە بەڕاستی هەم بێسەروبەریەک لەناو یەکەکاندا هەیە دەبێت ئەو بێسەروبەریە ڕێک بخرێتەوە ڕێک بخرێتەوە بەپێی تعلیمات و یاساکانی وەزارەتی پێشمەرگە ڕێک بخرێنەوە وەکو ئەو لیوە مشتەکانە کە هەیە ئێستا پێدەی لیواکانی وەزارەت هەتا 12 لیوە هەیە یعنی دەبێت هەموو وا ڕێک بخرێتەوە بێتەوە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە. وەزایدان دەبێت هەوڵ بدرێتن ئێستا ئەو لیوانە هەمویان پێشمەرگەکانی مەلەفی خۆیان فایلی خۆیان هەیە کونیەی خۆیان هەیە بەڵام یەکەی هەشتا و هەفتە نیتیان دەبێت ئەوانە هەموو ڕێک بخرێتن. ئەو دەبێت لە هەمووشی گرنگتە بەڕاستی سە بۆ نمونە ئەو باسم کرد پێنج دیجە دروست بووە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە سەرۆکی هەر پێنج دیجەکانیشمان بانگی لیژنەی دەستپاکی کرد پێمان گوتن وەنە ئەشکاڵەکان چن ئەسبابەکان چی بۆ هەتا ئێستا هیچ نەکراوە. مەسەلەی خانەنشینی پێشمەرگە مەسەلەی خانەنشین لە هەردوو یەکەی هەشتا و هەفتە کە ڕێژەیەکی زۆرە تا ئێستا فعالیەکانیان ڕەوانەی خانەنشینی گشتی نەکراوە. جارێک دەڵێ یەکەی هەفتە ناهێنێ جارێک دەڵێ فلان شت وایە یعنی هەر جارێ موبەڕیرێکە. ئەمە بەڕاستی دەبێت ئیرادەیەکی سیاسی هەبێت دەبێت ئیرادەیەکی سیاسی هەبێتن چونکە ئەو دوو هێزە دەبێت تێکەلی یەکتر بکرێنەوە و دەبێت ئیرادەیەکی شەبێتن هەوڵ بدرێتن ئەو فەقرانەی کە شمولی وەزارەتی پێشمەرگە دەکات لەناو یەکەی هەشتا و هەفتە و یەکەکانی تر جێبەجێ بکرێت. ئەگەر ئەم ئیرادەیان نەبێتن وەختی دەوێت ئەگەر ئەمە دڵنیام لەوەی سەرۆکی حکومات و ئەنجومەنی وەزیران دەبێت حرفیان لە دوو ئەوەنە حرفیان ئەو پرۆژە جێبەجێ بکات. ئەوە ڕێک پرسیارە کاک سعید بۆ نمونە خۆ ئیرادەکە لای سەرۆکی حکومەت و سەرۆکایەتی هەرێم هەیە کەواتە دەبێت جێبەجێ بکرێت بەڵام ئیرادەکە هەردوو حەزی پێویستە یەکێتی و پارتی ئامادە یەکێتی بۆ ئەم قەزەیە ئێستا باشترە تەسەوەر دەکەم باشتریش ببێتن لە دوای ئەو ڕووداوانەی هەشتی تەمووزەوە تەسەوەر دەکەم ئیرادەیەکی باشتر هەبێتن و تەسەوەر دەکەم ئەوانە ئەو ئەشکالاتانێک کە لەناو وەزارەتی پێشمەرگەدا هەیە بە هەولی هەموو لایەک بەتابەتی لەبینی ئەو هەوڵانە بینی پارتی یەکێتی ئەوانە چارەسەر دەبن. باشە هاوپەیمانان بۆچوونیان چی بوو لە سەبابەتی ڕستنەوەی هێزی پێشمەرگانی قسە دەکرا بۆ نمونە دەیانوت فشارێکی جددی هەیە لەلایەن ئەمریکا بەتایبەتی بۆ یەخستنەوەی هێزانە فعلەن ئەمریکا ئەو فشاری هەیە لە ئێستادا بۆ یەخستنەوەی هێزانە یاخود دەگوترێت
دوورە لە ڕاستیەوە نانەوە ئەمن دەرسە لەگەڵ ئەوەداما طبعا ئێمە لە لیژنەی پێشمەرگە لیژنەیەکمان دروست کردێ لە نێوان لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێم لەگە وەزارەتی پێشمەرگە لە ناو کۆمینەکەش باسمان کردێ لە دانیشتمان لەگە جێگیری سەرۆکی هەرێم و لەگە برادران و ڕاوێژکارەکانی سەرۆکایەتی هەرێم باسمان لەوەی کردیە بە جدی ینی هاوپەیمانە کە دەحمی پێشمەرگە دەکا دەحمی پێشمەرگەیەک دەکە کە لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە بێت دەحمی پێشمەرگە ناکە کە پێشمەرگەی حەزبی بێت ئەو واقع دەبێ هەردوو هەموو لایەکشەوەی دەزانێتن ئەگەر ئەو هێزانە بێنەوە ژێر چەتری وەزارەت ینی دنیا بن لەوەی هاوپەیمانان چەند هاوکارە دەتوانم بڵێم هاوکاریەکان بەردەوامتر دەبێت و زیاتریش دەبێت ڕوونا هیچ مەلەفێکی هێزەکانی پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە ڕەوانەی وەزارەتی دارایی کراوە بۆ ئەوی کە ڕاژەکان گوازرێتەوە بۆ ئەوێ ماوەی ڕابردوو دەنگۆیەکە بوو لەم بابەتەدا 2424 فایلی خانەنشین گوازرایەوە سەر خانەنشینی گشتی سەر بە وەزارەتی ئەوانەی کە نەکراوە کەی دەکرێت ئەشکالەکان باس کرد ینی یەکلا بێتەوە دەبێ ئەوە یەکلا بکرێتەوە ینی هەرچی خانەنشین هەیە دەبێ بچێتەوە سەر خانەنشینی گشتی ینی ناکرێتن یەکی هەشتا خانەنشینی خۆی هەبێ یەکی هەفتا هەی بێتن و وەزارەتی پێشمەرگەی خۆی هەبێتن و خانەنشینی مەدەنی دەبێ هەموو بچێتەوە سەر یەک باشە ئەوەی کە تایبەتە هەر بە مەلەفی خاننشین و بە پێداچوونەوە بە دۆسیەکانی ئەم پێداچوونەوەی لە مەلەفی پلە باڵەکان کۆتایی پێدێت یا خۆش ئەوەی کە پێدەوتێت خاننشینی شارستانی مەدەنی ئەمەش دەگرێتەوە بۆ نمونە ئێساوی کە کراوە لە بابەتی خاننشینی پلە باڵەکان فەرمانبەران وەزیر و ڕاوێژکارەکان ئەمە ئەم پرۆسەی کۆتایی هاتووە ئێستاوی ماوەتەوە هاوڵاتی سادەیە بۆ نمونە ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان فەرمانبەر بۆ لەداو دەستگایەکی حکوومەت لە دواترە خاننشینێکی بۆ کراوە پێداچوونە بە مەلەفەش دەکرێت هەوان ئەشکالیان نییە ئەشکالەکە لەسەر خاننشینی پلە باڵا بووە ئەو پرۆژەیەکە بخینیەوە باس لە خانەنشینی پلە باڵا دەکا ینی ئەو دۆسیانە دڵنیان لەوەی کەم کوردیان تێدانە تاکید دانی باس یەک شت هەیە یەک من هەموو جاڵێ باسیشم کردە بەپی ئەو ئەوانەی کە ئەمە چاودێریمان کردێ بە دووادە چۆمان کردە نەبووە شتیوانە بووە ئەمە 239,000 خانەنشینمان هەیە باشە 239,000 لەو 239,000 133,000 سەربازیە یعنی سەربازیەکە لە پێشمەرگە لە ناوخۆ پۆلیس ئاسایش ئەوانە لە هیچ دنیادا ئەوە نییە وڵا کاک سعید بۆ منە بەپی ئەو بەداداچوونانی کە کولیژنەی دەستپاکی کردوتانە زۆرترین موچەی بندیوار لە کام وەزارەت بووە ینی زۆرتر باسی هێزە ئەمریکان دەکرێت وای ئەم هێشتا معلوم نەبووە هێشتا معلوم هیچ وەزارەتەکەی بۆ ڕقمێکی بەرکەوتوێ لەم بابەتدا جارێ نا ئەگەر دیقەتتان دابێتێ لە راپۆرتی یەکەمی حکوومەتی یاریمی کوردستان ئیشە بەوە درێت کە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چونکە من حەیەک دەدراوانەی کە کەم دەرامەت یان خاوەن پێداویستی تایبەتنەوەە جاروە هەبووە موەزەف بووە دەوێشی وەرگرتیە ئەو ئەوانە ڕەنگە ئەوە هەبێتن بەڵام ئەوە کۆتایی ئەوە نییە لە تو ناتوانانی حکوم لەسەر ئەوەی بدەیت کە لە فلان وەزارەت دەهە بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە ئەگەر پێشمەرگەکان ئەو کونیان بۆ دروست نەکرێتن هیچ شتێک معلوم نابێت بەڵام کە کونیەکان نەتیجێ لە کۆتایی پرۆسەکە معلوم دەبێتن ئەو وەختی لە دوای ئەمە وەکو لیژنەی دەستپاکی وەکو حکوومەت وەکو پەرلەمان بەنیازن لەسەر چی سەکتەرێکی دیکە ئیشکەن ئێمە لەگە حکوومەت لەسەر خەتین بە بەردەوامی ئەمە ئەو پرۆژە یاسایە ئەمە یاسایەکە و دەبێت جێبەجێ بێت بەڵام کۆمەڵێکشتی تر هەیە دەبێت حکوومەت تعلیمات و ئەوەی بۆ دەرکاتن ئەوەی کە پێویستیش کرا بۆی بە یاسا ڕێگری لێ بکەن ئێمە وەکو پەرلەمان وەکو پەرلەمانتار هاوکار دەبین لەگە حکوومەتە بۆی بە شێوەیەکی یاسای ڕێگری لە ئەوە بکەین بۆ نمونە ئەمە لە لیژنەی دەستپاکی چی بەلای ئێوە گرنگە ئیشی لەسەرکە حکوومەت بۆ نمونە ئەمە بیداەتەکە بە عفومکە ئەمە سەردانی دەواازەکانمان کرد هەستمان بۆی کە لە دەواازەکان گەندەلیەکی یەکجار زۆر هەیە بە راپۆرتێکی تێروتەسال دامانە حکوومەت کە دامانە سەرۆکایەتی پەرلەمان و ئاراستی حکوومەت کرا حکوومەت دەستی بە ئیزاعات کرد بەڕاستی بۆ نمونە ئەو هێزەی کە نێدرا دەواازەکان ئەمە خۆی لە خۆیدا ئەوە بوو کە هەو دەدێتە ڕێگری لە مەسلەی گەندەری بکرێت دەواازەکاندا مەسلەی ئەو کۆمپانیای کوالیتی کۆنتترۆل هەندێک ئەشکالات هەبوو باسمان کرد لەگە حکوومەت هەوڵمادا لەگە حکوومەت ئەو شوێنانەی بۆ نمونە بەسیترین میساڵ قەپان شتێکە بۆ بدرێتە کەتی تایبەت
حکومت ماشاءالله موظفی زۆرە فەرمانبەری یەکجار زۆرە یعنی لە پەروێزخان لەو برادری کە سەرپەرشتی قەپانی پێم گوتم ئێوە داهاتی یەک ڕۆژم بدێ زەحمان نەبێتن ی قەپان جەناب کە ئەهلیشی گوتی ئەوڕۆ 1200 سیارە تێپەڕیە 1200 فی دێ بکە دەکات و 12 میلیۆن لەو 12 میلیۆنە چەند پارە بەر حکومەت دەکەوێت 3 میلیۆن ئیلیل ئەلم قەپان جیهازێکە و حکومت ئیمکانیەتی کڕینی هەیە حکومت ماشاءالله فەرمانبەری یەکجار زۆرە بۆ خەڵکێکی تر کەواتەوەی تا ئێستا کراوە هەڵە بووە بۆ هەڵە بۆ ئەو پارە بە هەدەر بڕوادن بەڵام بۆ نسبە کەمە ئەنی بە حکومەتیشمان گوتێک کاکە ئاغدانی لەگەڵ کۆمپانیاتان کردێ لە دەواازەکاندا بۆ 180 بۆ کۆمپانیا بێتن کاکسایدەوەی کە باست کرد ڕەنگە نمونەیەکی بچووک بێ لەو فۆزایی کە لە خاڵ سنوورەکان بزەراوە لە مای ڕابردوو بە ئێستاشەوە بەڵام ئەوەی کە خەڵک مەبەستێکی و چاوێتی لەسێتی قازی گەورەکەی کە بابەتی قەدەغەکردنی قاچاق و بابەتی هێنانی کاڵای بەسەرچوو ماوە بەسەرچوو بووە بۆ ئەمە چی کراوە بۆ نمونە ئەوەی کە ئێستا حکومت فۆکسی لەسەرێتی لە بابەتدا چی بەدیاریکراوی زانی کوی شارتم پێدا لە دەواازە سنوورەکان شت هەیە قاچاقچێتی هەیە داخلکردنی مادەی ئەو موادانەی کە دێت مایان بەسەرچوو ئەوە هەبووە ئەمە بە ڕاشکاوی باسمان کردیە لەگە حکومەت زۆر بە سەراحەتیش باسمان کردیە بە خۆشمان بەچوی خۆمان بینیوە لە دەواازەکاندا یەکێک لە دەواازەکان ئەمە بەڕاستی پێمان گوتمان کاکە گوایە بە حکمی قاچاقچێتی ئەوەندە زۆرە جار وهەیە شەوان کارەبا دەکوژێتەوە کارەبا ڕئیسی بەڕێوەبەری دەواازەکە گوتی کارەبا شتووە نییە هەروە وا فێرکرانە پێمانێت چاوتان بخچێنن وەختێک پێ دەچێت درێ بکەوە لەبەرەوەی ئەو مەسافەیە قاچاقچێتی داخل دەبێتن ئیشاتم پێدا لە قسەکانم گوتمان حکومت دەستی بە ئیجراات کرد یەکێک لە ئیجرااتانە مەوزوعی نادنێ و هێزە مشتەرەکەی لەبێت ڕۆڵی هەبوو لە چاکردنەوەی دۆخەکە لانیکەم هەیە و باشتریش دەبێتن تا ئەکیدم لەوەی چونکە بەڕاستی لە هەموو دەواازەکان هەبوو شتیوە بەڵام لەو دەواازەی باشماغ بەڕاستی حساب لەسەر نەبوو تەسەوریش دەکەم هەر بە خۆیان باسییان کردێ کە گۆڕانکاریەکی باش بەسەر وەزعەکەدا هاتیە ئەمە بەڕاستی کۆنتترۆلکردنی ئەو شوێنانە و ڕێخستنەوەی ئەو بابەتانە ئەمە یەکێکە لە خاڵە هەرە باشەکان بۆ ئەوی داهاتی حکومت زۆرتر بێتن چونکە کە تو ئەو هەموو ڕێکارە یاسانەت گرتەبەر و ڕێگری لە قاچاقچیاتی کرد و ڕێگری لە کۆمەڵێکشتینە ئاسایی کرد بۆی تۆماتیکیان داهات زیاد دەبێت کەواتە دەتوانین ئەوەی کە لە مەلەفی موچەخۆران کراوە تاکوی دەگاتە خاڵە سنوورەکان و ئەو داهاتێکە گەڕاوەتەوە هەموو ئەمانە وای کرد کە بموچە بەبێ لە بریندا بەشکرێت بە تاکی دەگەت دی قسەنداوی تێ پێشی 2 مانگ پێش ئێستا بەغدا هیچ داهاتێکی نەدەناردە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان شانی خستە بەر بە پێی ئەو هەموو داهاتانێک کە لە بەردەستیدا و ئیدارەکردن و کەمکردنەوەی خەرجیە گشتەکان هەولیدا کە موچەخۆران دابین بکاتن ماگەران لە کاتی خۆیدا بدات کاک سعید ئەم بابەتی لێبڕینی ئێستا جۆرێک لە گومانی لای هاوڵاتی دروست کردووە بۆ مانگەکانی داهاتوو شەروا دەبێت بەم شێوەیە دەمێنێتەوە یاخۆت ڕەنگە بەبێ بارودۆخەکان دووبارە ئەم لێبڕین دەست پێ بکاتەوە یعنی ئەوەی کە ئێستا ئێوە بەرچاوتان ڕوونا داهاتی حکومت ئەوەندە بڕدەکات یاخۆت بارودۆخەکە بە ئاراستەیەک دەڕۆ باشتر ببێ بۆی کە لێبڕینەکۆک و خۆی بمێنێتەوە زان چۆنە ئەوەی کە لە حکوومەتەوە دێتن ئەو بڕەپارەی کە دێتن وەکو خۆی ماگانە بێتن دەستکاری موچە فەرمانبەران ناکرێتن بەڵام ئەگەر خوانەخوازە چووکە ئەگەرش هەرچەندە واردە ئەگەر حکوومەت دیسە دەست بۆ ئەو بڕینی ئەو باتن ئەگەر بە فعلی ئەو هەموو چاکسەدنێک کە باسمان کرد وەکو خۆی جێبەجێ بکرێتن و لە هەموو سێکتەرەکانی تریشدا ئیشی لەسەر بکرێتن و داهاتەکان زیاتر بکرێتن من دڵنیام لەوەی ئەو وەختی ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان احتیمال لەسەر خۆی بکاتن ئەنی بتوانێتن موچەی موچەخۆران بەبێ لە پرۆژە دابین بکە پرۆژە یاسای بودجە یەکێک بوو لەو بابەتانەی کە قسەی لەسەرکرا بۆ ئەم خولی عالی بچێتە پەرلەمان و پەسەند بکرێت تەسەور دەکەن داهاتی حکومت ئەوەندە بێ کە لە چوارچوی پرۆژە یاسایەکدا ڕێک بخرێ بە شێوەی داهات و خەرجی یعنی ئەمە دەوری چی دەبێت بۆ لایانی کەم بۆ شەفافی لە داهات و خەرجەکان بۆ ئەوەی کە حکومت بزانێت چی دەکا و چی ناکات دانی کاری گرنگی پارلەمان چاودێریکردن و زائیدەن دەرکردنی یاسای بودجەیە بەڵام بودجەی ئەم ساڵ بەڕاستی تاخیر بوو هۆکاری زۆر بوونێ کە تاخیر بوون تەسەوەر ناکەم ئەو ساڵ بودجە بێتە پەرلەمانی کوردستان بەڵام بۆ ساڵی ئایندە لە ماوەیەکی نزیکدا پەرلەمان داوا دەکات و حکوومەتیش حاضرە وەختی بنێریتن بەڵام ئەشکالەکان دیارن معلومن چونکە تو یەک دەبێ احتیمال لەسەر
سەرچاوەکانی داهات بکەیت لە شێ داهات دێت چۆن دێتن ئەو داهاتە مستەقڕە مستەقڕ نییە ئەوانە هەمووی ئەسباب بوونە بەڕاستی چونکەمە حتا بە حکوومەتمان گوت بکە کە ئێوە بە دوو شێوەز ڕاپۆرت پرۆژە یاسای بودجە بنێرن یەکیان بەوەی کە حکوومەتی عێراق ئەوە دەکاتن بۆ داهات دەنێریتن و یەکێکی تر بەوەی کە احتیمال لەسەر داهاتە ناوخۆیەکانی خودی خۆی بکاتن ئەوە بەڵام بەڕاستی ئەمە ئەرکە بۆ حکوومەت بەڵام بۆ سالی ئایندە بە تاکید بەس ڕەنگە کاک سعید بۆ نمونەیەکێک لە خەلەلەکان بۆی کە ئەم پرۆژە یاسای نێتە پەرلەمان بۆی کە حکوومەتە ئێستاشانی بەچای ڕوونیە کە داهاتی خۆی چەندێکە بۆی کە پرۆژە یاسای چاکسازی یەکدان بووتەوە هەرچەندە حکوومەت هەولیدایە لەسەر ئەو سێکتەرانەی کە داهاتی هەیە زیاتر بکرێتن هەنگاوەکان هەنگاوی پێویست نێدراون مەسەلە لەسەر مەسلەی باج و دەرامەتەکان هەنگاوی باش ڕێنراون ئەوە زیادی کرێ داهاتە ناوخۆیەکان زیادی کردە تەسەوڕ دەکەم ئەگەر وەزارەتی دارایی پاش مانگێک دوو مانگی تر راپۆرتێک بداتن لەسەر مەوزوعی داهاتە گومرگەکان دەواازەکان تەسەوڕ دەکەم لەوێش زیادی کردبێتن ئەمە بەڕاستی ئەوانە بوویتە هۆکارێک بۆی داهاتی حکوومەت باشتر بێت باشە داهاتی گومرگی بەراورد بە ڕابردوو زیادی کردەوە یاخود چی گۆڕانکاری کەسپێکراو لەم بوارەدا ڕوویدا بۆ من ئەوەی کە بەپێی زانیاری من بێت ڕێژێکی باش لە داهات گەڕاوەتەوە بۆ حکوومەت بەراورد بە ڕابردووی جیاوازی هەیە بەتاکی دەبێت ئەوە هەبێت هەرچەندە ئەمە وەزارەتی دارایی دەتوانێت جەنابی وەزیری دارایی دەتوانێتن ئەو وەڵامە بداتەوە بەڵام تاکی دەگەر لە دەواازەکان قاچاقچیاتی هەبێت قاچاقچیاتی یعنی مانای قاچاقچیاتی دوو ناوی قاچاقچیاتی هەیە هەندێک مادە هەیە مەمنوع داخل بێتن مواد هەندێک هەیە داخل دەکە بەبێ ئەوی تو گومرگ بکەیت باشە هەردووشی شێ زەرمەندە حکوومەت خەزینەی حکوومەت زەرمەندە بەڵام ئەگەر تو ڕێگری لەو مۆزوعانە کرد تۆماتیکیان ئەوەی کە بە قاچاق داخل دەبێتن مەزبورە بچێتەوە گومرگی خۆی بدە باج ڕسوماتی خۆی بداتن کە گومرگ و باج ڕسوماتەکەیدا ئەمە دەبێتە داهاتێک بۆ خەزینەی حکوومەت یعنی تۆماتیکیان داهاتی حکوومەت زیاد دەکات وەک دوایین پرسیار کاک سعید ئەو ڕسومات و باجی کە ئەمەش هەرێکێک بوو لە خاڵە گەرمەکان کە قسەی زۆری لەسەرکرا یعنی بەپێی یاسا ڕێکخرا و حتمما ئەم بابەتە پێ دوای ئەو باجی کە وەردەگرێت لە هێنانی کاڵایك لە دەواازەی 20 میلیۆن بۆ داغڵبوونی لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی گونجاوە ئەمە بۆ هەندێک لە بازرگانان هەندێک لە تیجارەکانی عنی ناڕازین لەو باجی کە سەپێنراوە عنی ئەو بۆ خۆتان بەدەدەچوو ناگرمەوە ئەمە تعلیماتێکی موحد هەیە لە عێراق ئەوەی ڕسوماتی گومرگی هەیە هەمووی یەک تعلیماتە جێبەجێ دەکرێتن ئەوە نییە لە فلان دەواازە بەو نوعە لە فلان دەواازێکتر بە هەمویان یەک تعلیمات هەمویان یەک یاسا دەبێت بەپێی ئەو یاسا تعلیماتە جێبەجێ بکرێتن بەڵام ڕەنگە لە یەکێک لە دەواازەکان بە میزاج بێتن لە یەکێک لە دەواازەکان میزاجی نەبێتن بەڵام تەسەوڕ دەکەم ئێستا هەمووی ناڕازایەتی کە هەیە بەرامبەر بە باج بۆچی وایە لە شوێنی ناڕازایی هەیە بۆ هەندێک لە بازرگانان هەندێک لە خەڵکانی کەکە لەم مەرزانە هاتوچێ بازرگانی دەکەن پیان وایە پێ دەڵێن کە باج بەراورد بە ڕابردوو زیادی کردووە حکومەتیش دەڵێن نەخێر زیادی نەکردووە بەڵکو ڕێکخراوەتەوە ئەمە دەڵێن ڕێکخراوەتەوە زیاد نەکراوە زانی دیسان دەگەڕێتەوە سەر مەوزوعی قاچاقچیاتی و مەوزوعەیەکی تر ئەمن بەسیترین نمونەت بۆ دەینەوە لە حاجی ئۆمەران لەگەر بازرگانەکان و لەگەر شۆفێرەکان و کاسبکارەکان کۆمانکردنەوە قسەمان لەگەکردن یەکێک لەو بازرگانەکان گوتی من نازەم ئێوە چه حەزبن ئێوە بەدەزەوام ئێوە پەرلەمانن بەڵام باش شتێکتان پێ بڵێم گوتی لێرە لە حاجی ئۆمەران من بارێ خورمام هێنا گوتی لە کوالیتی کۆنتڕۆل دەرنەچوو پتی دەمنیان گوت بگەڕ تو نابێ داخلی بێ ئەان تەماشا گوتی هەرچەندە من حاضر بووم گومرگەکەی خۆم بدەم باجی خۆم بدەم ئەوەی بدەم گوتی کە داخلی نابێ گوتی دەفەرمو وەرن ئێستا لەگەڵە من وەرن ئێستا بارەکەم لە چۆمانە لە دیوی ئێران چۆن گەیشتە چۆمان پێم گوتم ئەی مەمنوع نەبوو گوتی نەکاک دەواازەی تر هەیە بە 12 گەڵا داخل بوو کەواتە گەشتە سەرەکیەکە نەبوونی شەفافێتە لە دەواازەکان زۆر سپاس بۆ سعیدەرکی جێگەی لیژنەی دەستپاکی لا پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ماندوومان کرد سپاس دەستیەوەش خۆش بێت موفق و سەرکەوتوو دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەندبوون بە ڕێنمای تەندروستەکان بەختەوەربن